کاک بورهان بینەر و بیسەی راپۆرتەکە بووین وەک لە راپۆرتەکە ئاماژەی پێدرا کە سلێمانی لانکەی ڕۆشنبیران و تێکۆشەران بووە. مەبەستم جگەلەوە لە ڕووی کۆمەڵایەتی و پێکهاتی ئاینیەوە سەرنج و بۆ چوونت. سەرەتا بە منیش بە شعری دەست پێکەم کاڵە بە گەنجی قالونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵ هۆگری ئەم شارم ناژین بەبێ سلێمانی. سلێمانی هەر بە شاری لەدایک بوو، یعنی سەمەگەر مێژوی شارەکانی تری کوردستان بخوێنینەوە ئەبینین ئێستا هەر بۆ منە هەڵەبجە بە نمونە بێنینەوە سەرەتا شوێنی نیشتەجێ بوون بووە بە ناحیە بۆ بە قەزا ئێستای شەڵا ئەبوو بە شار قۆناغ بە قۆناغ. بەڵام سلێمانی یەکێک لەو تایبەتمەندی و جوانیانی ئەوە بوو هەر بە شاری لەدایک بوو، یەکسەر بیر و باوەڕ و عەقلیەت و داهێنان و ئیبداعی شاری تیا هەڵکەوت. ئەتوانین بڵێمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو زیرەکی و لێهاتووی بنەماڵی بابانەکان کە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لەگەڵ هەموو ئەو بنەماڵانەی کە لە شاری سلێمانیدا لە ڕابردووە هەبوون. لە بنەماڵە پێکهات ئاینیەکانیش بە تایبەتی کە شاری سلێمانی هەمیشە بە شاری ئاشتی و پێکەوە ژیان ناسراوە، یەکێک بۆ لەو شارانی بەداخەوە کە ئێستاکێ دەستی نەیاران یا دەستی دراوسەکانمان هاتوون ئاین ئیستیلا دەکەن یاخۆت بیر و باوەڕێکی جیاواز خەریکە تاک بە تاکی ئەم کۆمەلگا بە گژیەکە ئابنەوە. بەڵام لە ڕابردووە بە ئێمە ئەوەی کە جێی شانازی ئێستش ناگەینەوە ڕابردووی شاری سلێمانی. لە شاری سلێمانیا کاتێک کە بابانەکان بڕیاری دروستکردن و بەردی بناغی ئەم شارەدا ئەنێن کە ئیم ڕۆیاری 239 ساڵەیەتی لەو کاتا یەکەم قوتابخانەی ئاینی حاجی شێخ معروفی نۆدەیی کە مزگەوتی گەورەی ئێستاە بنیاد ئەندێ. لە دوای ئەوە چەندین قوتابخانەی تر و حوجرە و تەکیە و خانەقاکان کە دینی پیرۆزی با و باپیرانی ئێمە بوون کە ئاوا ژیاون، بەڵام بەوە نەوەستان دوا ئەوە لە هەرمۆتەی کۆیە لە مەسیحیەکانی مووسڵ هەموو ئەوانیش کە زانیان شارێک دروست کراوە و خەڵکێکی ڕۆشنبیر و ئەدیب و خوێندەوار و ئاین دۆستی تایە بڕیاریاندا ماڵ بە ماڵ کۆچ بکەن بۆ شاری سلێمانی و گەڕەکەکانی سابونکەران و گەڕەکەکانی کڵێسە و مەعبەدەکانی ئەوان شایدی ئەوەن کە 239 ساڵەمە پێش ئەم شارە شاری ئاشتی و پێکەوە ژیان بۆ لە بواری ئاینیدا. بەڵێ کاک بورهان وە خۆ ئاماژەت پێەیە تەنانەت زۆربەی ئەدیبان و ڕۆشنبیرانیشمان لە تەکیە و حوجرەکان خوێندویانە، شاعیرەکانمان ئەدیبەکانمان. ئێمە پێشەوەی کە ئەم با بڵێن دنیا بەرەو پێشکەوتن بڕوایا خۆت زانکۆ و قوتابخانە و پەیمانگاکان بگاتە وڵاتی عێراق یا کوردەواری شاری سلێمانی، ئێمە پێشتر تەکیە و خانەقامانە بووە. تەکیە و خانەقا و دیوەخانەکان، دیوەخان بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان، تەکیە و خانەقاکان بۆ خوێندن و خوێندنکاری. ئەبینین کاتێک کە شاری سلێمانی کەشتەکەی نەجمەدینی مەلا و چاپەمەنیەکەی پیرەمێرد و ماڵەکەی زێوەر و هەموو ئەمانە کەواجی شانازین بۆ گەلی کورد. تەکیە و خانەقاکانی بنەماڵی نەقشبەندی و قادری مەولانا خالیدی نەقشبەندی، شێخ معروفی نۆدەیی، حاجی کاگ ئەحمەدی شێخ کە ئەتوانم بڵێم یەکەم نووسەری کورد بووە لە سەردەمی خۆیان، حاجی شێخ معروف و حاجی کاگ ئەحمەد 800 جەڵ کتێبیان هەبوو کە بەدەستی خۆیان نووسیان و پێشکەش بە کتێبخانی ئەو کاتی کوردیان کرد. بەڵام بەداخەوە کاتە ئینگلیس کە تێدا ئەم وڵاتە یەکەم شوێن قەسفی ئەکا کتێبخانی مزگەوتی گەورە و ئەو شوێنەیە کەوا منبەعی ڕۆشنبیری بۆ بۆیە لەو کاتانە زانکۆ نە قوتابخانە نە پەیمانگا هەبوو. بەڵام هەموو ئەو پیاوە شاعیر و ئەدیب و ڕووناکبیران هەموو لێوە پێگەین. بۆیە سلێمانی هەمیشە پێشەنگ بووە لە پێشکەشکردنی کەسایەتیەکان لە بواری ڕۆشنبیری کۆمەڵایەتی هونەری هەموو بوارەکانی ژیاندا. باشە کاک بورهان با بزانین بۆچی سلێمانی قوبوڵی جیاوازیە ئاینیەکانەکات ئەو کەسانی کە غیر موسڵمانن هەست بە نامۆیی ناکەن ینی مرتاحن لە شاری سلێمانیە. سلێمانی وەکو پێم وتی چونکم عەقڵێتێکی شاری تیا بوو و حاڵی بوون لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئێمە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئاینی باو باپیرانمانە بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەوەی نە ئێستا ئەگوزەرێ. هەموو کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی یار و یاوەران و ئەهل بیت و بنەماڵەکەی لەگەڵ هەموو ئاینەکانە کێشەیان نەبووە، لەبەرەوە بە سالمی دانیشتون دراوسێ هەبووە جوولەکەەوە. بەڵام ێساکی ئێمەوە تا لەگەڵ خۆمانە شەڕمانە. لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو کاتە کۆمەڵێ مامۆسای ئاینی حاڵی لە دینیان پەیڕەوە کرد. هەر ئەمە وای کرد حاجی کاگ ئەحمەدی شێخ لە کاتێکا خەڵکێکەوە بە چاوێکی ناهەموار یا بە چاوێکی ناحەزەوە سەیری ئاینەکانی کانە کرد، بڕیاری دا خۆی کچێکی مەسیحی بێنێ بۆ
شێم حەمەد شکۆلی کوڕی کە لەو کچەش کوڕێکی بوو بە ناوی ئیسای سەمەرقەدی پیرۆزیەوە تا لە مزگەوتی گەورە ئەمە وای کردیانی ئەم شاری ئاشتی و پێکەوە ژیانە ئەم وشەیەهی ئێستا نییە. حاجی کاگەحمەدی شێخ خۆی بڕیاری دایکێک لە کچە مەسیحەکان کا بە بووکی خۆی و کردی بە ژنی کوڕەکەی سەرنجام ئەو برایەتی هەتاکو ئێسش ئەبینی کەمترین پێکدادان لە بینی مسلمانان و مەسیحەکان یا مسلمانان و کلدانیەکان یا مسلمانان و یەزیدیەکان بۆ لەم شارەدا لەبەرەوە شاری ئاشتی و پێکەوە ژیان زیاتر حاڵی بوون لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە بەرامبەر ئەوەشدا ئەوانیش کەم تەرخەم نەبوون لە خزمەتکردنی ئەم شارەدا. باشە کاک بورهان جیاواز لەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بابزانی خەڵکی شاری سلێمانی چۆنن هەمیشە باسەکرێت کە میوان دۆستن کاتێک کەسێک لە دەرەوەی شاری سلێمانی و یەت لەناو سلێمانیا ژێت پاز لەوە کاتکە زۆر مرتاحە لەگە کەسەکان و زۆر ڕێزیەگرن بابزانین لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆنە شاری سلێمانی بۆچی بەم شێوەیەشە؟ شاری سلێمانی وەکو پێم وتی سەرەتا کە دروست بوو کۆمەڵە بنەماڵی بەڕێز و عاقڵ و با بڵێن تێکۆشەر و ڕووناکبیری چواردەوری وڵات هاتە ناوی یعنی تۆ لە بنەماڵی لە ئاڵتون کۆپری لە مەسیحەکان لە بەرزنجیەکان لە نەقشیەکان لە بنەماڵی بڵباسەکانی ئاغا بنەماڵی صاحب قران و ئەحمەدخانی ئەردەڵانی و بنەماڵی بابانی بەڵێ هەموو ئەمانەی خەڵکانێک بوون کە هاتنە ئێرە قبوڵی یەکیانە کرد. دیقەت بێسەش بڕۆ گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی گەڕەکی شێخان مەڵکەنی دەرگەزێن کانیەسکان ئەو کاتە گەڕەکەکان بچووک و باریک بوو بەڵام دڵەکان فراوان بوو. خەڵکی لەگەڵ یەکدریا ئەوەندە نزیک بوون ماڵەکانیان ئێواران ئەگەر خواردنێک نیوەڕوان شتێکیان دروست کردایە بۆ یەکتریان ئەبرد. ئەمە وای کردبوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە عەلی شەریعەتی کە فەیلسوفێکی فارس ئەڵێ کاسە تێکەڵی و کاسە هاوسەیی سکتێر ناکا بەڵام محیبەت زیادەکە. ئێمە خەڵکی سلێمانینەن و باپیرەکانمان لە ڕابردووە هیچ کاتێ خواردنیان بەبێ یەکتری نەخوارد کۆڵانەکان باریک هەتاکو باوەڕکە تا پێش 2000ەکانی مەش خۆمان لەم شارابین لەگەڵ دراوسەکانە دراوسێ نەبووین خوشک و برا بووین هەتا ئێمە وا فێرەکان کە ڕیسپێک دەرەکە و لە دوورە لە بەری هەڵەساین کە ئافرەتێکی بەتەمەن دەرەکە و دەستیمان ماشەکرد بەڵام ئێستا بەداخەوە چی لە گەڕێکێک پرسیاری ماڵێک ئەەکەی دراوسێ خۆیەتی ماڵەکە نازانێ مەگەر بە تەلەفۆن بیدۆزیتەوە. ئێمە جیلێک پێگەیوە لەم وڵاتە لەم نیشتیمانە لەم شارە ئینتیمای نیشتیمانی و کۆمەڵایەتی و ئاین و ڕووناکبیری نەماوە ئازانێت تەنیا هەر ئەوەیە کە تۆ بژیت و بخەویت و بخۆیت. نەخێر سلێمانی لە ڕابردووە چەنە خەڵکێکی بە ئەدەب و بە حورمەت و خاوەن پێگەی کۆمەڵایەتی تیا بوو دڵسۆزانە کاریانە کرد بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی. ئەگەر دیقەت بێ لە ڕابردووە ئێمە چەند ژنێکمانە بووە لە مەسیحەکان و لە کوردەکان کە بەدەم کێشەی خەڵکەوە ئەچوون حتا کۆمەڵێک کەلیمە هەبوو لە سلێمانیا بۆ منە خەتەنە سوورە بۆ نمونە مناڵناونان یادی مەولودەکان هەموو ڕۆژی چوارشەمەیەک چوون بۆ سەر قەبرەکانی مەرقەدی شێخ عەباس و پیری شەوکێڵ و پیرمەسوور و شێخ جافر و بۆ سەیرانگاکانی دەباشان و قۆریەشکا و بۆ بناری گۆیژە خەڵک بەدەستە جەمعی ئەڕۆی. ئێستاوامان لیا تۆ لە ناو ماڵەکەی خۆمانە هەرێکی لە ژوورێک دانیشتەوە خەریکی کۆمپیوتەر و ئەنتەرنێتە لەبەر ئینتیمای کۆمەڵایەتی و ئینتیمای نیشتیمانی لەم شارەدا لاواز بۆ زۆر بەداخەوە. باشەکەواتە هۆکاری سەرەکی بۆ چێگەڕێتەوە هەر ئەمەیەکە خەریکی مۆبایلن گەنجەکانی ئێستامانیان هۆکاری سەرەکی بۆ چێگەڕێتەوە کە بەم شێوەی پێشوونەماوە. هۆکاری سەرەکی من قەنەعەتم وایە ڕاگەیاندن بە دیوێکی یانک بەم دیوە جوانەیە بە دیوێکە هۆکارێکی سەرەکیە بۆ لاوازکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئیتر لە ڕاگەیاندن و لە کەرەستەی موبایل و ئەمانە وای لێ هاتوو ئێستا خەڵکی پێ ئەی بە بەدێنی بچێتە ماڵی یەکتەڵی ئێستا تەلەفۆنم لەگەڵا کرد ئەو سەردانش کە لە نەنوو ماڵەکاندا هەبوو نەماوە. ئەوە خاڵی جەوهەریە. خاڵی دووەمیش فرەدەنگی و فرەڕەنگی لەم شارەی ئێمەدا بەڕاستی سنوورێکی نەماوە. یعنی من پێم سەیرە ئەمریکا کە ئیدعای دیموکراتیە دەکات بەریتانیا کە دایکی دیموکراتی بۆ لەوێ 30 حیزب نییە بۆ لەوێ 200 ڕۆژنامە نییە بۆ لەوێ 50 تەوژمی سیاسی نییە. لەم شاری سلێمانیە ئەو کاتەی کەوا ئەو پیاوە بەڕێزانی باسمان کرد کە خاوەنی ئەم شارە بوون بیر و باوەڕیان جیاواز بوو بەڵام برابوون دژی یەک نەبوون. ڕێزیان لە ئاینەکانی یەکتری ئەگەر ڕێزیان لە بیر و باوەڕ یەکتری ئەگەر ڕێزیان حتا لە بواری تیجاریان. بەڵام ئێستاکێ لە وڵاتی ئێمەدا بەهۆی زۆری لایەنی سیاسی و بیر و باوەڕی جیاواز بێ من ئاگام دەخۆم بێکراوم بە دوژمنی تۆ کراوی بە دوژمنی ڕەنگەکەی من قەنەعەتم وایە ئەگەر دەستێک یعنی ئەم خەوەی کە حکومڕانی ئەم وڵاتە و ئەم شارەیە بە تایبەتی حەقە ئیتر سنوورێک دابنرێ بۆ ئەوەی کە خەڵکی ئەوەندە پەرتەوازە نەبێ لە ڕووی بیر و باوەڕ لە ڕووی کۆمەڵایەتی. بەڵێ کاک بورهان لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاتی خۆی لە سلێمانی نازنا و هاوڵاتیان بە نازنا و ئەناسرانەوە. بەڵێ ئێستا بزانم ئەم یەکێک لە جوانەکانی سلێمانی هەتا لە خواردنە ئەتوانم باوەڕکە من ئەمە ئینتیمانیە بۆ شارەکەم چونکە هەموو شارەکانی کە بەشێکە لە جەستەی ئێمە وەکو کورد ئاوا بیرەکەینەوە کوردستانی گەورە باوەڕەکە هێچمە هەر شارێکی تری کوردستان
لە ڕووی خۆت بە غەریب بەزانی، بەڵام هەر خەڵکێکی شاری کوردستانەکانی کە دێتە ئێرە ئەڵێ وازانین ماڵی خۆمانە. لەبەرەوە ئەو مەسئلەی میوانداری و بەدەمەوە چوون و هەماهەنگی و هەتا دروستکردنی خواردنە قەدیمیەکان لە شاری سلێمانی و بۆ نمونە لەقەب و ناوناتۆرەی جوان نەک شتێکی خراپ، بۆ نمونە بنەماڵی شمقارمانە بووە، حایکردنمانە بۆ بنەماڵی زێوەری شاعیرمانە بۆ بنەماڵ ئەمان هەموو نازناویان هەبوو، بڵێ نازناویانە بۆ بنەماڵ ئایبەش نەبووە، بنەماڵی فڵان کەسی چەخماخسازمان هەبوو، ئەمانە لەقەب بۆ ناسینەوەی بنەماڵەکان. لەبەرەوە سلێمانی هەمیشە من وا هەست دەکەم پێشەنگ بوو بێت لە داهێنان هەرچەند تەمەنێکی کورتیە 239 ساڵ بۆ شارێکی ئەوە بەڕاستی تەمەن نییە لە چاو شارەکان، شارمانی 1000 ساڵ تەمەنێتی، بەڵام لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی داهێنانی فەرهەنگ و خزمەتکردن بە بواری کۆمەڵایەتی باوەڕ ناکەم ئیتەمەنە بێ بە نەقد لەسەرمان شارێکە بێ بەقەی شاری سلێمانی ئەو بوارانی تیا پێشکەوتو بێت. کاک بورهان تا چەند باغ بە گەڕەکە دەرینەکانی سلێمانی درراوە بۆ نمونە سابونکەران، سەرشەقام، گەڕەکەکانی تریش؟ من وەکو پێم وتن بەداخەوە سلێمانی لە ئێستادا لە قەیرانایە، یعنی سلێمانی جاران خەڵک هاو لە سلێمانی بۆ سلێمانی ئەژیا بە سلێمانی نە ئەژیا، بۆ سلێمانی پەیای ئەکرد لە سلێمانی نە ئەخوارد. ئێمە گەردیقەت بین لە ڕابردووە کۆمەڵێک کەڵە پیاومان هەبووە کە بەڕاستی خزمەتی ئەم شاریان کردووە، ئێمە لێرەوە هەمیشە ڕەحمەت بۆ گۆڕەکانیان بنێرین. ئێمە سلێمانی بە زۆرشت بە ناوبانگێکێک لەوانە بە سێ عەلیەکە کە سێ عەلیمانە بۆ لەم شارە، عەلی بۆسکانی، عەلی ناجی لەگەڵ عەلی کەمال. عەلی کەمال بڕۆ گەڕەکێکی دروست کردووە لە خۆرهەڵاتی سلێمانی 200 ماڵی دروست کردووە بۆ کرێچیەکان، مزگەوتی دروست کردووە، قوتابخانەی دروست کردووە، نەخۆشخانەی دروست کردووە. باشە خۆ ئەو عەلی کەمالە بەقەی وەبەرهێنەکانی ئێستا خزمەت لەم شارە ئیسفادەیان نەکردووە، بەداخەوە ئێستا دەوڵەمەنەکان و تاجرەکانی ئەم شارە کە لەم شارە پێگەیون ئەچن گوندی ناوەکان نەڵێن گوند و سیتی دروستەکەن یەشتە تەواوی بۆ پارەکان لە خەڵک سندۆ نەچوویتە ناوی تعمیری ئەوێ. یعنی گەڕەکەکانی سلێمانی لە ڕابردووە چونکم دڵسۆزانە کاریان نەکرد بۆ خزمەتکردن بەم شارە و لیان نەخوارد، شار چەنە پێشکەوتوو بوو. ئایا لە ئێستا بەڵێ لە ڕووی بیناسازی و جلوبەرەوە پێشکەوتین، بەڵام لە ڕووی خاک و وڵات و ئینتیمای نیشتیمانیەوە واین، لە ڕووی دڵسۆزی بۆ خاک و خەڵک واین زۆر بەداخەوە. ئێستا کە من ڕۆژانە بۆ خۆم بە پێ گوزەرێکەکەم بە گەڕێکی مەڵکەنی و گەڕێکی شێخانە، زۆربەی ماڵەکان ڕووخان ئەستان ژیانی تیانەما کە ئەچیتە لای حەوشی گەورە، ئەچیتە لای ماڵی شێغ، ئەچیتە لای بنەماڵی مەلیگ، ئەچیتە لای بنەماڵی نەقیبەکان، هەمووی ڕووخاوە تەنیا زەویەک ماوە، یعنی کەسێنی ئاوڕباتەوە بۆ دڵسۆز نەما لەم شارە. کوا عەلیەکان، کوا عەبدوڵا لوتفی، کوا کەریمی عەلەکە، بۆ نەمان خۆ ئەوانەش وەکو ئێمە مرۆڤ بوون، چیان نەکرد لەم شارەدا، تەنیا خۆیان نەئەویست و خەڵکیان ئەویست، بەڵام ئێستا بەداخەوە هەموو خۆپەرست و خۆویستین و خاک و شار و وڵاتەکەمان لە یاد کردووە. باشە کاک بورهان، ئەگەر ئەومان بیر نەچێ لەسەر ئەو نازناوی کە باستان کرد لەگەڵ ئاکاما، ئەبینین کە لە ڕابردووە یاخود لە ئێستاشتا کۆمەڵێک دەستەواژە هەروەها وشە هەیە کە تەنها خەڵکی سلێمانی بەکاریان ئەنجام لە کاتی قسەکردنا بیاخود لە هەر شوێنە بە ئەم دەستەواژە وشانە بەکارەهێنرێت. و هەنە جار گلەی لەواکرێت لە ئێستا گەنجەکانمان زۆر وشەی ئینگلیزی لە کاتی قسەکردنا بەکارێن. ئەتوانین بڵێن کە چۆن ئەم دەستەواژە وشانە کە لە سلێمانی خەڵکی سلێمانی بەکارێنێت چۆن لە ئێستا بەکارەهێنرێت بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو یاخود گۆڕانکاریان بەسەرهاتووەمانش. ئێسش کە ئەچیتە ئەو ماڵە کۆنانە یا بەو گەڕەکە کۆنانە گوزەرەکەی دوو دای حاجیەبینی یا دوو پیاوی بەتەمەن هەمان قسە و پۆشاک و ڕفتاری ئەو کاتیانەیە. باوەڕکە من بەهۆی نووسینەوەی مێژووی بنەماڵەکان زۆر بنەماڵەکان چوومە یەک دوو بنەماڵی کۆنی ئەم شارە، ئێستش لەسەر ئەو کورسیانە دائانیشتن کە لە توڵی خورما دروست ئەکرا یاخود لە قایشێک بوو فافۆن بوو. ئێمنیش پرسیارم کردم چۆن نەدگۆڕیەوە بەم قەنەفە و بەم شتە تازانە بۆ مۆدیلە، وتی وەڵای ئەوە من 74 ساڵە تەمەنم لەگەڵ یان ڕۆیوە بەشی 50 ساڵێکە کە ئەم مەسرفە بۆ بکەم و ئەمەش یادەوەریم لەگەڵیایەتی. بەڵام بەداخەوە ئێمە کە ئێستا وەکو پێم وتی هەن ڕاگەیاندن، ئێستا با منەرگل لە یەک لە ئێوە بکەم ئەوە ئیمڕۆکە یادی شاری سلێمانی بە پۆشاکی کوردیوە بوونایە، لەبەرەوە ئەمڕۆ جەژنی ئەم شارەیە، یادی لەدایکبوونی شارێکە کە هەمومان سوودمان لێبینی. لەبەرەوە ڕاگەیاندن کارێکی هۆکاری سەرەکیە بۆ لاوازکردنی ئینتیمای نیشتیمانی وشەی کوردی. من زۆر جارە چمە ناو دایرەیەکی حکومی فەرمانگەیەک ناتا لە زانکۆکان کە کۆڕ و سیمینارمان بۆ ئەبەسترێت هەر بەجلی کوردیەوە چم بە پۆشاکی کوردیەوە، باوەڕکە جاری وایە خەریکە نامکەنە ژوورۆ بۆ لەبەری پۆشاکی کوردی لەگەڵ ڕێز و حرمەت ماخەریکە بێ بە ڕەمزی نەخوێنەواری بۆ وایان لێ کرد، کێ وای لێ کرد؟ من نیم، من داکۆکی لەیەکەم ئەتوانمەوە کەناڵی کورسا شایدە کە ساڵانە چەندین
پێشانگا و چەندین کاری دەستیەکەینەوە بەس بۆی پۆشاک و کەرەستەی کوردی بەرەو پێشێ لە بەرەو من داوا لە کەناڵە ڕەنگینەکەی کورسا دەکەم کە هەمیشە پێشەنگ بۆ لە خزمەتکردن بە شاری سلێمانی لەمە دوا بڕیار بدا لانی کەم هەفتانە مانگانش بەرنمەیەک لەسەر گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی بەڵام بە هەموو کەرەستە و وشە و ئەو کشتانی کە بەکار هاتۆ بە ئەم جیلی کە ئێستا پێئگا و تێگا تیان گەێنین کە ئەمە ژیانی باوباپیری ئێمە بوو بەڵام چەنە ئارام و هێمن و لەسەرخۆ بوون چەنە یەکتر خۆشەویست بوون ئایا ئێستا کە تۆ کە شەهادە و بڕوانامە شتێکی زۆر پیرۆزە لە لای من ئەمەد هەیە ئەتوانی بەقەی نەنکێکی نەخوێنەوارت خزمەت بەم کۆمەلگا بکەی ئەتوانی بەقەی باوکێکی نەخوێنەوارت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ژینگە پارێزی و خزمەت بەم شارە بکەیت ئەگەر ناکەواتە تۆ نەتخوێندووە تەنیا شەهادەیەکت بەدەستێناوە بۆیە من داوا لە ئێوەکەم کەناڵی ڕاگەیاندن خاڵێکی جەوهریە بۆ گۆڕانکاری لە تەواوی ژیانی مرۆڤایەتیە بە تایبەتی کللتوری ئێوە هەوڵ بن زیاتر لە زیندووکردنەوەی ئینتیما جوان و وشە و کەرەسە جوانەکانی شاری سلێمانیا بن باون نەبێت. کاک بورهان سەبارەت بە جلە کوردیەکە بێگومانێ ما هەمیشە پڕۆگرامی تایبەتمان هەبووە و بە جلی کوردیەوە پێشکەش کراوە بەڵام لە ئێستا وا پێویست بوو کە ئەمە لەبەر بکەین لەبەر ئەوەی هەر هەمومان ئەبێت بەیەکەوەیان ئەوەتە جلە کوردیەکە لەبەر بکەین یان ئەوەتە بەم شێوازە دەربکەوین ئەگینا بێگومان لە دەرەوە لەبەر دەرکی سەرا پڕۆگرامی تایبەتمانە بێت تایبەت بە سلێمانی بە جلی کوردیەوە بە هەمان شێوە لە کورسادیەکیشمان. کاک بورهان ئەگەر باس لە شاری سلێمانی بکەین لە ڕووی ئەدەب و هەروەها هونەرەوە لەمڕۆ چۆن بووە تا چەند هونەرمەند یاخۆ ڕۆشنبیر شاعیر نووسەری بەتوانامان هەبووە. وەکو سەرتاش ئاماژەم پێکرد کاتێکەوە چیتە قوتابخانەکەی مەولانا خالید و شێخ معروفی نوێدەیی دوا بە دوای یەک کە هاتوون گەورە پیاوانی وەکو مەحوی و نالی و مەولەوی و بێخود و بێکەس و قانع و ئەم شاعیرانی کە ئێستش ئێمە شانازی بە وشەکانیانەوەکەین هەمووی لە شاری سلێمانی و لە تەکیە و خانەقاکانە پێگەیون هونەرمەندەکانی وەکو حەسەن زیرەک و سەی عەلی ئەزغەری و وە لە ڕابردووە چەندین هونەرمەندی کەمان هەبووە هەمویان ئالەوەدا جوانیەکەی لەوا بۆ هونەرمەند بۆ بەڵام لە تەکیە و خانەقا گۆرانیەکەی خۆی وتووە ڕێگر نەبوون هەر بۆی حاجی کاک ئەحمەدی شێخ لە کاتێکا سلێمانی کە سەردەمی چاخانە و قاوەخانەی تیاهات لە شەوی ڕەمەزانە خەڵکی مەشغوڵ بوون بە خوێندنەوەی لەیل و مەجنون و شیرین و فەرهاد و ڕۆستەم و زۆراب لەم شاری سلێمانیە ئەویش بۆ یەکەم جار لەو سەردەما بڕیاریدا کۆمەڵێک گەنج لە مەکتوباتەکەی خۆی تێبگەینێ بڵێ ئێوەش بچنە ناو چاخانەکانەوە بچنە ناو قاوەخانەکانەوە شان بەشانی ئەوان بۆ ئەوی ئاشتیەک دروست بێ لە ئاینەکانە ئێوە بچن ئاینی ئیسلام بڵاوکەنەوە لە بەهێمنی لە شەوی ڕەمەزانە خەڵکی ئاوا بۆ لەگەڵ یەکدریا مەسئلەی هونەریش لە شاری سلێمانیە ئەتوانم بڵێم پێش شارەکانی کە شانۆگاری تیا بۆ هونەرمەندی بەتوانایتیا بۆ لە بواری شانۆیە لە بواری نووسینە لە بواری پەیکەرسازی و مۆسیقایە ئەوە مۆتیپی مۆسیقای سلێمانی گەواهیەوەی کە تا ئێستا ژێمە گوێمان بەوەی ڕابردوو ئەزرنگێتەوە هەموو ئەو با بڵین تەمسیل و فلیمانەی کە مافیان نەخۆینۆک و عەلیەفەنی وەکو ئەو هونەرمەندە بە ڕێزانەی تر کە هەزار ڕەحمە لە گۆڕیان توانیان ئێمە فێری کۆمەڵێ وشە و ئاداب و نەریتی کوردەواری بکەن کە ئێستاکێش باوەڕ کە سەیری فلیمەکانیانەکەی ڕەش و سپێ لەزەت و تام و چێژێکی وەکو خواردنەکانی کۆنی سلێمانی قەت لە بیر و لە یاد ناکرێت لەبەرەوە سلێمانی پێویستی بە ئاوردانەوە هەیە پێویستی بەوە ئێمە کە پیاوانی وەکو کەریمی ئەلەکە پێبگەینەوە لەم شارەدا کە مەسیحی بوو کە کوڕی ئیلیاسی کوڕی پۆڵەسی کوڕی ئیبراهیم بوو لە گوندی هەرمۆتەی کۆوە کاتێکە کۆژەکا بۆ ئێرە باوکی ژیانی هاوسەرگیری پێک دێنێ شاری سلێمانی هەروەکو لە قەبەکەی کەوتی خۆی ناوی ئیلیاسە ناویان نا عەلەکە لەبەرەوە ناوەکە قورس بوو دوایەوە کە ئەم عەلەکە 4 کوڕی ئەبێ 5 کوڕی ئەبێ دوانیان بە ناوی موسڵمانان و عەبدولڕەحیم و عەبدولکەریم ناوەنی عەبدولکەریم ئەبێ بە کەریمی ئەلەکە ئەو کەریمی ئەلەکەی کە لە جەنگی جیهانی یەکەم 1916 تا 1918 کە گەورەترین گرانی بەسەر شاری سلێمانی بە سەفەربەلک بە ناوبانگ بوو هاتە ئەم شارە کەریمی ئەلەکەی مەسیحی سکی موسڵمانەکانی تێرە کرد نەیەکوشتن ئێمە ئاوا بوو لەم شارەیە برایەتی هەموو ماڵ و سەرۆت و سامانەکەی دا بە خەڵکی سلێمانی و تێرەکردن کە ئێستاش ئێمە شانازی پێوەکەین کەریمی ئەلەکەی مەسیحی کە چوو لە عەبازاغا کارێزێکی کڕی بۆ مزگەوتی مەلاشێم ئەمینی خاڵ و مزگەوتی حەمزاغا و مزگەوتی شێخ محەممەد لە گەڕەکی سابوونکەران ئاوی بۆ ئەبردن خەڵک دەستنوێژ گرێت ئایا ئێمەی موسڵمان و ئێمەی ئێستا ئاوا لەگەڵ مەسیحیەکان و کلدانەکان و ئاشوریەکانە براین ئاوە فەرمانەیە بۆیان من ئیتیبای دینیم بە تەواوی معنا بوو ئاینی پیرۆزی ئیسلامی بەزە و ئاینەی کە حاجی کاک ئەحمەد و شێخ معروف و مەولانا خالید تەطبیقیانەکرد نەک ئەو ئاینەی لەگەڵ حورمەت و ڕێزم بۆ کۆمەڵی مامۆسای ئاینی کە لە ئێستادا ئاچن فتووە لە دراوسەکان وەرەگرن من فێری تەقینەوە خۆکوشتن و خۆبڕی نەکەن بۆ خۆم
کە ئەچویتە مزگەوتەکانی سلێمانی لێوە حەوزوکانێکی و باخ و بێسانێکی تیاب و لە بن دارەکەیان دەرس دەخوێن کە فێری حونجەیانە کردی یەک دانە مانگ فێری ئەلف سەر ئەو بیژێربی و سینزەنە بین میم بیسمیانە کردی ئێساکی قورئانەکەی داناوە لە بەردەستی یەکسەر ئاەتێکە خوێنێت تۆڵێ بڕۆ دراوسێکەت هەجووکە لەبەرو ئێمی سلێمانەیی تا نەگەڕێنەوە سەر ئاینە پیرۆزەکەی باو باپیرانمان تا نەگەڕێنەوە سەر منهەج و بەرنامەی ڕابردوومان باوەڕ ناکەم ئەم شارە لەم حەدەیە پێش ناکەوێ و دواکەوێ تەمەناکە من بە هەڵەداچوو بووم. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بورهان شێخ محەممەد خڕنوو شارەزا لە مێژووی سلێمانیکان بەیانە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. زۆر سپاس کاک بورهان. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە یادی 239 ساڵی شاری سلێمانی لە ئێوەی بەڕێز و خۆمان و تەواوی خۆشەویستان و دانیشتوانی شاری سلێمانی.